کۆمەڵی ئیسلامی کوردستان سەرقاڵی ئامادەکاریە بۆ ئەنجامدانی کۆنگرەی چوارەمی خۆیدا لە ساڵی 2019دا بۆ ئەو مەبەستەش سەرەتای هەفتەی ئایندا سەرکردایەتی کۆمەڵ کۆ دەبێتەوە و بڕیار لەسەر دیاریکردنی هێلە گشتەکانی کۆنگرە دەدات و چەندین لێژنەش بۆ ئەو کارە دروست دەکات. عەبدولستار مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامیش ئاشکرای دەکات هەموو هەوڵێک دەدەن کۆنگرەی چوارەم لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت. بەپێی پێڕەوی نێوخۆی کۆمەڵی ئیسلامی 4 ساڵجارێک ئێمە کۆنگرەی خۆمان دەبەستین. کۆنگرەی چوارەممان کە دەکەوێتە ئەم ساڵ 2019 لە مانجی 6دا کە دەبێتە 4 ساڵ بەسەر کۆنگرەدا تێدەپەڕێ. ئێمە وەکو مەکتەبی سیاسی قسەمان لەسەر کۆنگرە کردووە و بڕیاردراوە کە لە ڕۆژانی ئایندەدا کۆبنەوەی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی بکرێ بۆ ئەوەی تەوەرە گشتی و هێڵە گشتیەکانی کۆنگرەیەکی سەرکەوتوو دیاری بکرێ. هەر لە لیژنەی ئامادەکاری کۆنگرە کە دیاری ژنە ئامادەکاری کۆنگرە جیاوازە لە لیژنەی سەرپەرشتیکردنی و بەڕێوەبردنی کۆنگرە بۆ ئەوەی کە کۆنگرەیەکی سەرکەوتوو و کۆنگرەی ڕۆکپێک ببەستین. بڕیارە پێش ئەنجامدانی کۆنگرە تەواوی مەڵبەندەکان کۆنفرانسێک ئەنجام بدەن بۆ ئەوەی پێشنیار و سەرنجەکانیان لەسەر تەوەرەکانی کۆنگرە پێشکەشی لێژنەی باڵای سەرپەرشتیاری کۆنگرە بکەن. هاوکات کاری سەرەکی کۆمەڵی ئیسلامیش لە کۆنگرەی چوارەمدا زیاتر بە جەماوەریکردنی کۆمەڵ و زیاتر خزمەتکردنی کۆمەلگای کوردیە. ئامانجەکەشمان وێڕا ئەوەی کە لە پێڕەودا هاتووە لە ئەرکەکانی کۆنگرە ئەوەیە کە چۆن بتوانین کۆمەڵی ئیسلامی زیاتر بە جەماوەری بکرێ و لە پێڕەوی نێوخۆیدا ئاماژەی زیاتر بە جەماوەری بوونی کۆمەڵی ئیسلامی تێدا بێ و وها بکەین ئەم خەڵکو و جەماوەرەی ئێمە لە هەرێمی کوردستان کە تەماشای پێڕە و تەماشای هەڵوێز و تەماشای بۆ چوون و قەناعەتەکانی کۆمەڵی ئیسلامی بکە بە ئیخۆی بزانێ و بە پشتیوانێکی باشی ئامانج و ئاوات و مافەکانی خۆی بزانێ. لەم هەڵبژاردنەی ڕابردووشدا ئەمە بەزەقی دەرکەوت چونکە ئێمە کاندیدمان هەبووە غەیرە موسڵمانیش دەنجی پێداوە لە چین توێژەکانیم کۆمەڵگایەمان لە مەسیحی لە یەزیدی بەڵام فعلەن یەکێک لە ئامانجە گەورەکەمانەوەی کە زیاتر بە جەماوەری بکرێ. ئەم جارە کۆمەڵی ئیسلامی دەیەوێت جیاواز لە 3 کۆنگرەکەی پێشوو کۆنگرەی چوارەمی نمونەی بێت و بۆ 4 ساڵی ئایندەدا کار و چالەکیەکانی لە ئاز داخوازەکانی خەڵک بەرەو پێش ببات و کۆمەڵ ببێتە حیزبی هەموو تاکێکی کورد بەبێ جیاوازی دین و ئایدۆلۆژیا و مەزهەب. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.